سليمان قوتابی لە قۆناغی 12 ئامادەی لە ئامادەی کلێڤەری ناحکومی الحەمدولیلا سوپاس بخوا ئەم ساڵمان پۆلی 12مان بەسەرکەوتی بەڕێ کرد و سوپاسی قوتابخانەکە و کاتژێڕی و ماندووبوونی مامۆستایەکان دەکەم وایەوە سوپاسی خێزان چواردەوریشم دەکەم بۆ ئەو سەرکەوتنی کە بەدەستمێنن. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله. پێشەشی زۆر سوپاسی هەموو لایەکتان دەکەم بەڕاستی خۆشحاڵم بە هاتنتان و هەروەها دەستی ماندوولەمتان دەکوشم ئینشاءالله. من باوکی قوتابی کاک دانیال ئەحمەد سلێمان خۆشحاڵم بەوەی کاک دانیال لە پۆلی دۆنزەی ئامادەیی سەر بە قوتابخانەی کلێڤەر دەرەجەیەکی باشین الحەمدولillah وەرە هیوای زیاترمان پێ دەکەم بەڵام الحەمدولillah ئەوەی کە هێنایەتی ئینشاءالله جێی ڕەزامەندیە ئینشاءالله بۆ هەموو لایەک وەروە سوپاسی هەموو لایەکتان دەکەم بە تایبەتی مامۆستایان بەڕاستی زۆر خۆیان ماندوو کرد لە ڕێگەی ئەو سەردانانی کەم دەمکردن هەستم بە ماندووبوونیان بەڕاستی دەکرد دەستخۆشیان لێ دەکەم وەرەوە دەستخۆشی بە تایبەتی مامۆستایانەی کە زۆر هانیان دەدا بە تایبەتی مامۆستای فیزیا وەروە مامۆستای زانستەکان مامۆستایەکان بە تێکرا بەڕاستی سوپاسی هەموو لایەکتان دەکەم و هەروەها بخێرەتتان دەکەم کە هاتن لای ئێمە و تەشریفتان هێناوە عەزیەتتان زۆر سوپاسان دەکەم بەخێر نەستەر چاوە.